ئارتفرۆش بەشێک لە ڤیم پرۆدەکشن کا لە ئێستادا خولێکی کردوێتەوە کە بە یەکێک لە خولە زۆر گرنگەکان هەژمارەکرێت بێگومان زۆرێک لە تابلۆکان یاخود کارە هونەریە شێوەکارەکان ڕەنگە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبێت هەندێکیان ڕەنگە بەهۆی کەشوهەواوە گۆڕانکاری بەسەر ڕەنگەکانیان داهات بێت لە ئێستادا خولێکی کردوێتەوە بۆ ئەوەی کە چەند فێرخوازێک ڕابهێنێت لەسەر چۆنیەتی نۆژەنکردنەوە و نوێکردنەوەی جارێکی تری تابلۆ شێوەکاریەکان بێگومان هاوکارم دەروون لەوێ قسەی زیاتری دەربارەی خولەکە وا لەگەڵ شێوەکاران زیاتر باسی لەم بابەتە گرنگە کردووە. ئەزانێ مەسڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش بێت دیارە ئێستا ئێمە لە نێو وەرکشۆپێکین کا لە نێو ڤێم فاوندیشنە و ئارتفرۆش کە بەشێکە لە نێو ڤێم فاوندیشن پرۆژێکی تایبەتی بۆ چاکردنەوە وەروان نوێکردنەوەی کارە هونەریەکان کردوتەوە و لێرە چەندین فێرخواز ئامادەن بۆ ئەوەی کە بتوانن سوود لە تەواوی ئەو بابەتانە وەرگرن کە لێر لە نێو خولەکە ئەوترێتەوە و چۆن بتوانێت ئەو کارە هونەریە دانسقانی بە تایبەتیش هونەری شێوەکاری و بەشێک لەو کارانی کە لە ئێستایا پێویستیان بە چاکردنەوە و لە فەوتان بپارێزن بتوانن لە ڕێی چەندین وەرشۆپی لەم شێوەیەوە سوود لەم فێرخوازان و لەم گەنجانە وەرگن بۆی کە بتوانن کارەکان لە ئایندە چاک بکەنەوە لەگەڵمان بن بەشێک لە تەواوی وەرکشۆپەکە وەروە گفتوگۆکەین لەگەڵ ئەو کەسانی کە لێرە هەم لە ڕێگەی وتنەوەی وانەوە بەشدارن وارووا و کەسانشکە فێرخوازن لێرە. دیارە خولەکە ماوەی چەند ڕۆژێکە بەردەوامی هەیە و گفتوگۆکەم لەگەڵ خات و ڕەبەن کە بەڕێزیان ڕێخەری پرۆژەی ئارتفرۆشن و کۆمەڵێک زانیاری لەسەر خولەکە لێوەرەگرن. خات و ڕەبەن سڵاو لێبێم سەرچاوەکانم بەخێر بن. پێم خۆشە بزانم بیرۆکەی کردنەوەی خولێک کە بۆ چاکردنەوەی بەشێک لە کارە هونەریەکان کە بەداخەوە لەوانەیە بەشێکیان خراپ بوو بن ئەمە لە چێوە هاتووە چۆن پەیوەندیتان کرد بە ئەم کۆمەڵە فێرخوازە؟ بەڵێ سەرەتا فکری کارەکە لەوە هات ئێمە زۆر کات خولمان هەیە لە ناو کوردستانە کە بۆ دروستکردنی کاری هونەری کەسێک بیاوێت فێری کاری هونەری بێت کۆمەڵێک خول ئەبینە بەڵام ئەم جارە ئێمە ویسمان شێوازێکی جیاواز خولێکی جیاواز بکەینەوە ئەویش دوای ئەوەی سیرمان کرد ئێمە کارە هونەریەکان زۆر کات مێژووی نەتەوەیەک ئەگەڕنەوە و زۆر کات ئێمە ئەو کارانە بەرچاومان کەوتووە کە بۆیان هێناوین بۆ ئێرە کۆمەڵە فەنان کارەکان دۆزراونەتەوە یان ئایلەی هونەرمەندێک هێناوێتی بۆ ئێرە هەمووی خراپ بووە تەڕەشوع لێ یاوە بۆ پارچەیەکی سوتاوە یان کێشەیەکی بەسەر هاتووە ئێمە بیرمان لێ کردەوە کە ئێمە چۆن بتوانین ئەم شاکارە هونەریانە بپارێزین و ئەمەش تۆ کەسێک ناتوانێت بەتەنیا ئەم کارە بکە پێویست بە کۆمەڵێکی زۆر هونەرمەند هەیە کۆمەڵێکی زۆر کەسی بەتوانە هەیە کە بتوانن ئەم کارانە چاک بکەنەوە و ئەتوانین ئێمە بۆ سبەینە بۆ مەتحەفێک دروست بکەین لە مەتحەفا دای بنین بۆیە بیرمان لێ کردەوە کە کورسێکی لەو جۆرە بکەینەوە بە خۆشحاڵی و پەیوەندیمان کرد بە مامۆستا عەلی کازمەوە کە لە شاری بەخادا ئەنیشێت بڕوانامەکەی لە پۆڵەندا بەدەستهێنا و لە چاکردن و نۆژەنکردنەوەی کاری هونەریە ئەویش بە خۆشحاڵی و ئامادەی خۆی دەربڕی بۆ ئەوی ئێمە کۆرسەکە بکەینەوە. هیچ مەرجێکە بوو بۆ بەشداریکردنی فێرخوازەکان یاخود هەر کەسێک کە خۆی حەزی پێ بکات ئیتوانی بەشدار بێت؟ وەکو مەرج ئێمە هیچ مەرجێکمان دانە نابوو چونکە ئێمە لێرە لانا و گروپەکەی کە بەشداریان کردووە کۆمەڵێک فێرخوازی تایە کە هونەرمەند نین شێوەکار نین بەڵام بۆ حەز و خولیای خۆیان حەزیان کردووە کە بەشداری بکەن بۆ ئێمە پێمان خۆش بوو کە لە هەموو چین و توێژەکان بەشداری بکەن کۆمەڵێک لە تەلەبەی زانکۆ خوێندکاری زانکۆ بەشی کۆلێژی هونەر بەشداریان کردووە کۆمەڵێک مامۆسای هونەر بە هەمان شێوە بەشداریان کردووە ئەمە دڵخۆشیە بۆ ئێمە. چەند گرنگەکردنەوەی ئەم جۆرە خولانە بۆ ئەوەی کە بتوانرێت وەک خۆت ئاماژەت پێکرد بەشێک لەو کارە هونەریانە کە مێژووی نەتەوەیەک ئەگەڕنەوە لە فەوتان بپارێزێن بەم شێوە ئەکادیمی کە ئێوە کاری لەسەرەکە بە ئەکیدی
بابەتێکی زۆر گرنگە چونکە وەک باسم کرد کە ئێمە زۆر کات تەنیا ئەمانەوە فێری هونەر بین بەڵام نازانین کە چۆن ئێمە هونەر بپارێزین بۆی ئێمە گەرمانەوە هونەر بپارێزین ئەبێ سێری ڕابردوومان بکەینەوە بۆ ئەمەش پێویستمان بە کاری ڕابردوو هەیە کە وەکو نمونە لە بەردەستمان نابێت بۆ ئەوە ئێمە ئەتوانین سەر بکەوین و جارێکی تر ئێمە کاری باشتر بکەین و کارەکانمان بمێنێتەوە بۆ ئێستش نەبێ بۆ چەندەها ساڵی داهاتووە بۆیە بە زەڕورمانزانی کە ئەم خولە بکەینەوە سپاس بۆ بەڕێز بەژیتیان سەرچاوەکان. بدعوة من مؤسسة فيم حضرت السليمانية لإعطاء دورة في صيانة وترميم الأعمال الفنية. الهدف بەبان گەشتێک لەلایەن ڕێکخراوی ڤیمەوە لە سلێمانی ئامادە بووم بەمەبەستی وتنەوەی خولێک بۆ چاکردنەوە و نوێکردنەوەی کاری هونەری. مەبەست لەم خولە پێگەیاندنی شێوەکارانە بە شێوەیەکی ئەکادیمی بۆ نوێکردنەوەی کارە هونەریەکان. بەشێکی زۆر لە کارە هونەریەکان پێویستیان بە نوێکردنەوەیە. بۆ ئەمەش پێویستی بە کەسانی پێگەیشت و ڕاهێنراوە بۆ فێربوونی چۆنیەتی پارێزگاریکردن و نوێکردنەوە و بەکارهێنانی مادی کیمیایی و ڕێگاکانی پاکردنەوە هەروەها بەکارهێنانی فڵچەکان لە کارەکانە. نۆژەنکردنەوەی تابلۆ و کارە هونەریەکان پێویستی بە بەکارهێنانی چەند مادەیەکی کیمیاوی دانپێنراوی جیهانیە. لە ڕاستیە فێرخوازان بۆ گەیشتن بەم زانیاریانە ڕوبەڕووی چەند ئاستەنگێک ئەبنەوە بەڵام کردنەوەی ئەم خولە و وتنەوەی وانەکان لەلایەن کەسێکی پسپۆڕەوە ڕێگە ڕاستەکە و هەنگاوەکانی چۆنیەتی نوێژەکردنەوەی کارە هونەریەکانیان بە شێوەیەکی دروست فێرەکات. نۆژەنکردنەوەی کارە هونەریەکان لە تاقیەکانی جیهانە لە چەند زانکۆیەکی جیاواز و لە بەشی هونەرە جوانەکان بە سەپەرشتی وەزارەتی پەروەردە وەک بابەتێکی تایبەت لەلایەن خوێندکارانەوە خوێنرێ بە مەبەستی پاراستن و نۆژەنکردنەوەی کارە هونەریەکان لە مۆزەخانە و هەروەها شوێنەکانی تریش. لەم خولەیان نزیکەی 25 فێرخواز بەشدارە کە تێبینی ڕۆحی فێربوون و پێشواسیکردن لە زانیاریەکان و جەختکردنەوە لە فێربوونی ئەم کارە بینمتیانە کە بە هیوام بە بەردەوامبوونیان لە خولەکە ئەنجامێکی باشی هەبێت کە ئەمە خولی یەکەمە بە هیوام لە خولەکانی ترا فێرخوازەکان ئاستێکی باشیان هەبێت بە بەراورد بە ئێستایان ئەگەر خولیان لەسەر کارەکە هەبێت و ئارزویان لێ بێ بەم زوانە خولێکی دیکەشەکەینەوە. دیارەوەکو ئاماژەمان پێکرد کۆمەڵێک فێرخوازی زۆر لە نێو پرۆژەکە بەشدارن و ئەم خاتونێکێکە لەو بەشداربوانەی کە لێسا سەرقاڵە بۆ چاکردنی یاخود بۆ فێربوونی چاکردنی بەشێک لە کارە هونەریە شێوەکارەکان خاتویان سڵاو لێ بەم کاتە ئێمە بەخێرهاتنتان ئەسپاس بۆتەوە. چۆن بوو بەشدارت کرد لە پرۆژەیەک یاخود لە خولێکی لەم شێوەیە و خۆت خوێندکاریت یاخود هەر هاویت و حەز کرد بێ لە پرۆژێک لەم شێوە بەشدار بێ؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان ئەەکەم زۆر سپاس بۆ ئارتفرۆش کە هەستا بەکردنەوەی خولێکی چاکردنەوەی ئیشە هونەرێ کۆنەکان بۆ یەکەمین جارە ئەم خولا لە کوردستانە ئەنجامە درێو بە تایبەت لە شاری سلێمانی خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان بووم. دوای تەخڕوجکردن بڕیارمدا جامیعە بخوێنم کە هاتمە ئێرە لەڕێی مامۆستایەک مۆزانیم کە ئەم خولە هەیە توانیم بەشداری بکەم. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم خولەکە زۆر ئەکادیمیە و زۆر ئیسفادەمان لێ کردووە بە هیوان بتوانم لە داهاتووە بەردەوام بم لەسەر ئەم ستایلە و بیکەم بە ڕێبازێک یا ڕێگایەک بتوانم یارمەتی دەربم چکە من خۆم لە ناو لەو هونەرە 4 ساڵی جامیعەشم لە پێشە هەوڵەدەم بەردەوام بم و زیاتر ئیشی تیا بکەم. دووبارە سوپاسی ئارتفرۆشەکەم چکە یەکێکن لەو ڕێکخراوانەی کە هەمیشە پشتی هونەرمەندانەگرن لە ڕێگەی پرۆژەکانیانەوە و زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە یەکێکم لە بەشداربوانی ئەم خولە. باشە بەشداریکردنی تۆ تا چەند گرنگ بوو بۆ کاری هونەری خۆت لە ئایندەیە و تا چەند گرنگە هونەرمەندان ئەم شێوازە کارکردنش فێر ببن یاخود زانیاریان لەبارەیەوە هەبێت بە شێوەیەکی ئەکادمی چونکە چاکردنەوەی لەوحا یاخود تابلۆ لە جیهانە ئەمە
کارێکی ئاسان نییە و چەندین خول و چەندین ڕاهێنانی زۆری ئەوێت و چەندین هونەرمەند هەیە کە ناو ناوبانگێکی زۆریان هەیە لەوانەیە زۆر بەباشی نتوانن تاوەکو ئێستاش تابلۆیەک چاک بکەنەوە کە ماوەکی زۆر چەندین ساڵی بەسەرات. وەکو خۆم کە یەکێک بووم لە بەشداربووەکان بۆ من زۆر گرنگ بوو چکە خۆم وەکو هونەرمەندێک ینی ضرورەتە کە من ئەمە فێر ببم و بزانم بە ئەکادیمی لە بەرۆی من بەرکەوتم لەگەڵ لەو هەیە ئەبێ بزانم چ تەکنیکێ بەکاردێک کاتێ من ئیشێ ئەەکەم لە ناوەندی ئیشەکەیە بۆی هەیە ئیشەکەی تۆ تووشی درام بێت یا لە پێشانگایەکە بەرزەبرێ بکەوێت یان ئیشەکەت بەهۆی زەمین لەرزە یان هەنێ حاڵەتی سروشتی هەیە بەدەستی خۆت نییە تووشت ئەبێ بەڕای من خولەکە زۆر ضرورە هیوادارم یعنی دووبارە خولی تر بکرێتەوە و بزانم ئەمە ڕۆژی پێنجشەمە خولەکە کۆتایی دێت بە هیوام بەردەوامی هەبێت چکە خۆم وەکو هونەرمەندێک زۆر ئیسفادەم لێ کرد بە تایبەت لە بوارەکەی خۆمە کە شێوەکارم. ویستەکانە خۆش بێت بە هیوای سەرکەوتن و کاری باش. زۆر سپاسانەکەم دووبارە بەخێر بێن سپاس.